نەخۆشی بەهجەت چییە؟ بۆ ناوی بەهجەتە نیشانەکانی چین و چارەسەرەکەی چییە؟ سڵاوتان لێبێ، من دکتۆرە لایەن جەمال مستەفا، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و جونگە و ڕۆماتیزم لە تاوەری تەندروستی سمال. نەخۆشی بەهجەت ناونراوە بەهجەت لە دوای زانایەکی تورکەوە کە یەکەم جار ئەم نەخۆشیی دۆزیوەتەوە. ئەم نەخۆشە تووشی تەمەنی 30 ساڵە بێ، بەڵام ئەگونجێت تووشی هەر تەمەنێک بێ، لە مناڵ هەتا پیرەکانیش تووشە بن. ئەم نەخۆشە زیاتر لە تورک و لابانە بەربڵاوە. نیشانەکانی نەخۆشەکە ئەوەیە: نەخۆشەکە برینی یەک لە دوای یەکی ناودەمێ بێ، برینەکانی بە ئازارن و زۆرن لە یەک کاتە لەوانەیە دەبرین بە ناودەمیەوە هەبێ. نیشانەیەکی تری برینی ناوگیانێ بێ و ئەمەش زۆر بە ئازارە و لەوانەیە لە دوای ساڕێژ بوو نیشی هەر شوێنێک بەجێ بهێڵێ. و یەکێک لە نیشانەکانی تر کێشەی پێستیانەیە، زیبکەیانە بێ یان پەڵەی بە ئازار لە پێستیانە بێ. و یەکێک لە نیشانەکانی تر کێشەی چاویانە بێ، هەوکردنی چاویان تووشە بێ و ملولەی خوێنەکانیان تووشی هەوکردنە بن، ئیتر ملولەی خوێنی وردەکان بێ یا گەورەکان هەر تووشە بن. و لە جومگەکانیشا لەوانەیە نەخۆشەکە ئازاری هەبێ یا ئاوسانی جومگەیەک یا زیاتری هەبێ و لەوانەیە هەر وەکو ڕۆماتیزم خۆی دیشان بە ڕۆماتیزمی درێژخایەنی جومگەکان. و چارەسەرەکەشی بە پێی نیشانەی نەخۆشەکە ئەگۆڕێ. هەر نیشانەیەکی هەبێ بە پێی ئەوە چارەسەری بۆ دیاریەکرێ. سمارت وەرچەرخانە.